باز لە ئامادەکاریەکان ئەکەین بۆ جەژنی نەورۆز هەروەها باز لە گرنگی یاخود بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاریەکەین بە شێوەیەکی گشتی هەڵبەتەوە گەزانی کە تەنها 2 ڕۆژی ماوە بۆ جەژنی نەورۆز و نەورۆزی ئەم ساڵەکەوێتە ڕەمەزانەوە بێگومان با بزانین چ ئامادەکاریە کراوە بۆ جەژنی نەورۆز بە شێوەیەکی ڕاستەوخۆ زۆر بەڕێز ئیبراهیم عەبدولمەجیدمان لەگەڵا بێت کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و هەروەها پەیوەندیەکانن لە دەستەی گەشت و گوزاری هەرێم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بن. کاک ئیبراهیم سڵاو لەبێت بانیت باش سواز بۆ ئامادەبوونت. سلااو لە ئێوەی بەڕێز لە بینەرانی بەڕێز زۆر سوپاسان دەکەم. زۆر سپاس کاک ئیبراهیم. بابزانین وەک ئاماژەم پێکرد لە سەرچاوە تەنها 2 ڕۆژ ماوە بۆ جەژنی نەورۆز. ئامادەکاریەکان چییە بۆ جەژنی نەورۆز؟ هەڵبەتە جەژنی نەورۆزی ئەم ساڵەکەوێتە مانگی ڕەمەزانەوە. جیاوازی ئەو ئامادەکاریانەی کە ئەم ساڵ کراوە لەگەڵ ساڵی ڕابردووە چۆنە؟ بەڵێ دیارە سەرەتا من دەمێ ئاماژە بەو بدەم کە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و دامەزراندنی دامەزراوەیەک بۆ بەڕێوەبردننی کاروباری گەشتیاری لە هەرێمی کوردستان ئەوە یەکەم جارە نەورۆز دەکەوێتە ناو مانجی ڕەمەزانی پیرۆزەوە. واتە ئەم ساڵەکە بۆ ئێمە ساڵێکی ئەزمموی دەبێ، ساڵێک دەبێت کە تێیدا ئێمە بۆ ساڵانی داهاتوو بەرچاوڕوونی تاوامانە بێ سەبارەت بەوەی کە چۆن ئێمە مامەڵە بکەین لەگەڵ هاوکاتبوونی مانجی ڕەمەزانی پیرۆز و جەژنی نەتەوەی نەورۆز. بۆ ئەم ساڵەکە سەرڕای ئەوەی کە نەورۆز دەکەوێتە ناو مانجی ڕەمەزانەوە ئێمە دەستمان کردووە بە ئامادەکاریەکان، بەڵام چاڵاکیەکانیش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بێگومان جیاواز دەبێ. ئێمە بەو پێی کە لە مانجی ئادار و نەورۆز گەشتی گەشتیاران و سەردانیکاران زیاتر بۆ نێ و سروشتە، بۆیە هەر لە سەرەتای ئەم مانگەوە ئێمە لەگەڵ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کۆبوونەوەیکی هاوبەشمان ئەنجامدا و بەیانێکی هاوبەشی سیانزە خاڵیشمان ڕاگەیاند کە تیایدا سەرجەمی خاڵەکان جەختکردنەوە و فۆکەس خستنە سەر لایەنی پاراستنی ژینگەی شوێنە گەشتیاریەکانە. ئێمە دەمانەوێ لەو مانگەدا کە وەکو ئاماژەم پێیدا زۆر گەشتی گەشتیاران سەرداریکاران بۆ ناو سروشتە دەمانەوێ ژینگەی ناوچە گەشتیارەکار بە پارێزراوی بهێڵینەوە لەبەرەوەی بە بێبوونی ژینگەیەکی گونجاو و لەبار ئێمە ناتوانین گەشت و گوزارێکی سەرکەوتوانەمان هەبێ. تەواوی کۆمپانیا گەشتیارەکان ڕاستپێردراون بەوەی کە گەشتیاران هۆشیار بکەنەوە بۆ پاراستنی ژینگەی شوێنە گەشتیارەکان. ئەوە لەلایەنە ژینگەی یەکەوە هاوکات لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ئەوانەی لە بواری ژینگەکارەکان کەمپەینی پاکردنەوەی شوێنە گەشتیارەکانمان دەست پێ کردووە. ئەم کەمپەینانە بەردەوامە بن تا دوای جەژنی نەورۆزیش هەر بەردەوامە بن. هاوکات لەسەر ئاسی بەڕێوەبەراتێکی شتەکانمان هەم لە پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان چەندین لیژنەی پێکێنراون بۆ ئەوەی بە بەردەوامی چاودێری بنکە و شوێنە گەشتیاریەکان بکرێ. هاوکات لەسەر ڕێگا گشتەکان ئەو شوێنانی کە بنکەی گەشتیاری لێ هەیە لیژنەکانی ئێمە لەگەڵ هاونیشتمانیانە بن سەردانیکاران کیسی خۆلیان پێدەن بۆ ئەوی بتواندرێ دوجار ژینگەی ناوچە گەشتیارەکانمان بە پارێزراوی بهێڵین. چەند ڕۆژێک بەر لە هاتنی نەورۆز هەڵبەتە گەشتی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان دەست پێ دەکات. لەم ساڵدا گەشتی یاخود هاتنی و گەشتیارانت چۆن بووە تاکو ئێستا پێگوێری و ئامارانی کە لای بەڕێستان هەبێت ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی دیکە چۆنە بۆ پێی کە جژنی نەورۆزی ئەم ساڵ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئایا ڕەمەزان کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران هەبووە؟ بەڵێ لە ڕاستیدا دەنجی بەڕێز زۆر بەڕوونی ناگاتە من، بەڵام پێم وایە باست لە هاتنی گەشتیاران و ئاماری گەشتیاران کرد یاخود کاریگەریەکانی ئەوەی کە نەورۆز دەکەوێتە ناو مانجی ڕەمەزانی پیرۆزەوە. من دەمێت لەوە دەست پێ بکەم کە ئایا ئەگەر نەورۆز بکەوێتە ناو مانجی ڕەمەزانەوە ئایا ئەو کاریگەری لەسەر کەمبوونەوەی ژمارەی گەشتیارانە بێ یاخودنا. ئێمە دیارە سێ جۆر گەشتیارمان هەن لە هەرێمی کوردستان. گەشتیارێکیان گەشتیاری ناوخۆین واتە لە هەولێر دەچێتە سلێمانی، لە سلێمانی دهۆک یان لە سلێمانی دەچێتە دوکانیان لە هەولێر دەچێتە دەوروبەری هەولێر بۆ سەیران کە ئەمانە زیاتر سەردانیکارن. ئەم جۆرەیان ژمارەکەیان بە دڵنیاییەوە بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە. تێبینیمان کردووە ئێمە لەو پشوەکانی ئەو مانگە و هەروەها لە ڕۆژی هەینیش شوێنە گەشتیاریەکان بەڕاستی چۆڵ بوون، خاڵی بوون لە سەردانیکار. ئەمە کاریگەری هەبووە لە سەرکەمبوونەوەی ژمارەی سەردانیکار و ئەو گەشتیارە ناوخۆیانە. بەڵام تایبەت بەو گەشتیارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێن
کە نەورۆز دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزۆ کاریگەریەکی ئەو تۆی نابێت بۆ نمونە ئەگە بە نمونە باسی بکەین وەک دەزانین کە ئاکرێ بە بوچی نەورۆز یاخود پایتەختی نەورۆز ناسێنراوە ساڵانە ژمارەیەکی ئێجگار زۆر لە گەشتیاری نێودەوڵەتی لە دەرەوەی عێراقەوە دێن تایبەت بە ئاگرکردنەوەی نەورۆز لە ئاکرێ ئەمە هیچ کاریگەریشی لی نەکردەوە پێ ئەو فیدباکەی کێمە وەرمانگرتووە لە کۆمپانیا گەشتیاریەکان ژمارەیەکی زۆر لە گەشتیاری نێودەوڵەتی بۆ ئەم ساڵەکە بۆ ئاهەنگەکانی ئاگرکردنەوەی نەورۆز ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بڵێ باشە کاکی برایم دیارترین ئەو شوێنە گەشتیارانە کامەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێرەکە هاوڵاتیان سەردانیەکەن ببوورە خاتون هێژا نەمتوانی بەڕاستی لە پرسیارەکە تێبگەم دەنگەکە بەڕوونی ناگاتە لای زۆر باشە کاکی برایم دیارترین ئەو شوێنە گەشتیاریانەی کە هاوڵاتیان سەردانیەکەن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر کامەیە بەڵێ دیارە ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە ژمارەیەکی زۆر لە جۆرەکانی گەشت و گوزاری تیادا بەرجەستە بووە ئێمە گەشت و گوزاری جیاوازمان هەن گەشت و گوزاری سروشتی گەشت و گوزاری سەرکێشی گەشت و گوزاری زستانە و گەشت و کاڵ کە لەم دوایانە ئەم پرۆژەیە سەرپێخرا و ئامادەکرا بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە لە سەرانسەری هەرێمی کوردستان شوێنی ئێجگار زۆر و دڵڕفێنمان هەن کە گەشتیاران هەم ناوەخۆی هەم نێودەوڵەت دەتوانن سەردانیان بکەن و بەپێی وەرزەکانیش دەگۆڕێ بۆ نمونە لە وەرزی بەهاردا لە مەرزەکە ئێستا ئێمە تیایدان خواستی گەشتیاران زیاتر بۆ ناو سروشتە گەشتیاران دەچن بۆ ناو سروشت بەڵام لە زستاندا خۆتان نزانن بە تایبەتی ئەو کاتانی کە بەفردا دەبارێ گەشتیاران زیاتر ئاراستەیان ڕۆ ئەو شوێنانەیە کە بەفری لەیە بۆ مەبەستی چاڵاکیە سەرکێشتەکان بۆیە گەشتیاران سەردانی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانەکەن و شوێنەکانیش لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر دەگۆڕ هەڵبەتە لە وەرزی بەهاردا یاخۆ لە کاتی نەورۆزدا خەڵکی وەکو بەڕێستان باستان لێوە کە زیاتر ئارۆزی سروش دەکەن بەڵام ئەم ساڵ ڕەنگە تەڕادەیەک کەشەکە جیاواز بێ بۆ پێی کە پێشبینی بارانباری دەکرێت لە ڕۆژانی نەورۆزدا ئایا ئامادەکاریەکان بۆ ئەوە چین و هەروەها وەک دەزانین کە خەڵکی بەڕۆژووە کەی ئاهەنگەکانی نەورۆز دەست پێ دەکات باسییان لەوە دەکرد کە لە دوای بەربانگەوە خۆ لە دوای ئێوارەوە بۆ نۆ مەراسیمەکان دەست پێ دەکات بەڵێ ئەوەی لە پرسیارەکە تێگەیشتم چاڵاکیەکانە ئایا لە چ کاتێک ئەنجام دەدرێتن دیارە بەو پێیکە ئەم ساڵەکە و سەرتاش ئاماژەم پێدا ساڵێکە جیاوازە لە ساڵانی ڕابردوو بۆیە ئێمە ئەو چاڵاکیانەی کە وەکو گەشت و گوزار پێی هەڵدەستین یاخود ئێمە بەشێکین بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی خۆجەیی شارەکان ئەنجامیانە دەین زیاتر چاڵاکیەکانمان خستۆتە دوای بەربانگ بۆ نمونە لە زاخۆ لە دهۆک لە هەولێر و لە سلێمانی و لە شوێنەکانی تریش هەندێک چاڵاکیمان هەن چاڵاکی کللتوری چاڵاکی فیستیڤال و میهرەجانی خواردن یاخود کارە دەستەکان و سۆڤینێر بەرهەمە ناوخۆیەکان هەموو ئەو چاڵاکیانەمان خستۆتە دوای بەربانگ ئێمە هەوڵ دەدەین ڕەمەزان وەکو دەرفەتێک سیر بکەین بۆ ئەوەی بۆ ساڵانی ئایندەش بتوانین سەرنجی گەشتیاران لەو مانگە پیرۆزەش ڕابشێشین بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە چاڵاکیەکانی تر وەکو ئاهەنگ دیارە لە ماوەکانی ڕۆژدا هیچ چاڵاکیەک نابێت لە ڕاستیدا تایبەت بە ئاگرکردنەوەی نەورۆزیش ئەوەیان دیارە قایمقامیات و ئیدارەی خۆجەیی شارەکان پێی هەڵستن بەپێی ئەو زانیارانێک کە ئێمە هەمانە بە هەماهەنگیمان لەگەڵ ئەو شوێنان ئەوەیە کە دوای بەربانگ ئاگری نەورۆز دەکرێتەوە و کەیف و خۆشیەکان دوایی بەربانگ دەبن بۆ نەورۆزیان بەڵێ لەگەڵ ڕۆژی کەش و هەوایە چی دەکەن پێشبینی بارانبارین دەکرێت لە ڕۆژانی نەورۆزدا ئایا پلانتان بۆ ئەوە چییە؟ بەڵێ سەبارەت بێگومان بارودۆخی کەش و هەوا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر جم و جۆڵی گەشتیاران لە ناوچەکان بەپێی ئەو پێشبینیانەی کە هەن کە لە ڕۆژانی نەورۆز ڕۆژانی باراناویمان لە پێشە مەوا دەکات کە گەشتیاران کەمتر سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن تیمەکانی ئێمە بە هاوبەشی لەگەڵ لیژنەکانی قایمقامیات لەگەڵ ئیدارەی خۆجەیی شارەکان لەگەڵ تیمەکانی تەندروستی فریاکەوتن هەموو ئەوانە هەمانجی تەواو کراوە بۆ ئەوەی چاودێری ڕەوشەکە بکرێ بە هەموو شێوێک هەوڵ بدرێت کە کەشێکی ئارام و لەبار بۆ گەشتیاران بڕەخسێندرێ بەڵام وەک سەرەتاش ئاماژەم پێیدا بەو پێی لە بەهار و نەورۆز زیاتر ئەوانەی لە شوێنە گەشتیارەکانە بیندرێن هاونیشتمانیانی خۆمانن سەردانی کارانن بۆیە ئێمە پێمان وایە کە پاڵە پۆستۆ و قەرەباڵغی لە شوێنە گەشتیارەکان نابێ بەو پێی کە مانجی ڕەمەزانە و خەڵکی زیاتر پابەندی بەڕۆژووبوون و ئەم بابەتە ئاینەکانە باشە کاک ئیبراهیم بە دیاریکراوی کەرتی کوشت و کاڵ و ببوورە کەرتی گەشتیاری و کەرتی ئابووری چ پەیوەندیەکیان بە یەکترەوەیە تا چەند کەرتی گەشتیاری ئابووریەکی بەهێز بۆ وڵاتێک یاخ بۆ ناوچەیەکی دیاریکرا و
پێکەهێنە و بەتابەتیش ئێوە چۆن چاودێری نرخەکانتان کردووە لە جەژنی نەورۆزە؟ کەرتی گەشت و گوزار ئێمە ناومان ناوە نەوتی نەبراوەی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە دەتوانین کەرتی گەشتیاری بکەین بە یەکێ لە سەرچاوە هەرە سەرچیەکانی داهات و دەتوانین گەشت و گوزار بە شێوەیەک پشتی پێ ببەستین کە ئیتر ئەوەندە چاومان لە سێکتەرەکانی تر نەبێ. بەڵام ئەمە چۆن دەکرێت ئەمە بە جێبەجێکردنی ئەو پلانە 8 ساڵیە دەکرێت کە لە دەستەی گەشت و گوزار هەیە. ئەم پلانەش تەنها بە دەستەی گەشت و گوزار بەڕاستی جێبەجێ ناکرێت، پێویستە تەواوی دامەزراوە وەزارەت و مؤسساتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ دەستەی گەشت و گوزار بۆی ئێمە دوزار بتوانین گەشت و گوزار بە جۆرێک ببوژێنینەوە کە لە ئاستمەی هەموو لایەکمان دەبێت. بێگومان کەرتی گەشتیاری کاریگەریەکی ئێجگار گەورەی لەسەر بارودۆخی ئابووری هەر وڵاتێکەیە لە هەرێمی کوردستانیش هەمومان نەزانین ئەو کاتانێک کە گەشتیار لە شارەکانی هەرێمی کوردستانن چۆن بازار دەبوژێتەوە، گەشتیار ڕوو لە هەر شوێنێک بکە ئەو شوێنە لە ڕووی ئابووری دەبوژێتەوە. ئەوەی مای خۆشحاڵیش ئەوەیە کە ئێمە ساڵانە ژمارە گەشتیارانمان لە بەرزبوونەوەدایە و جم و جۆڵێکی زۆر باشی خستۆتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان، ژمارەی ئێجگار زۆر لە دەرفەتی کاری ڕەخساندووە، توانراوە خەڵکێکی زۆر بژێوی ژیانی لەسەر گەشت و گوزار بێ و ئێمە هەموو هەوڵێکمان لە پێی ناوی ئەوەیە وەکو ئاماژەشم پێیدا کە بتوانین گەشت و گوزار بە جۆرێک پێش بخەین کە بە تەواوەتی پشتی پێ ببەستین بیکەین بە یەکێ لە سەرچاو هەرە سەرچیەکانی داهات بۆ هەرێمی کوردستان و ڕەخساندنی ژمارەیەکی ئێجگار زۆری دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. قەیرانی دارایی و نەهاتنی مووسوو تا چەندە کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری خۆت لە ئامادەکاریەکان بۆ نەورۆز داناوە؟ ئێوە بە گوێری و ئامادەکردنی تاکو ئێستا کردوتان پێشواسی خەڵک بۆ نەورۆز چۆنە لەگەڵەوەی کە تاکو ئێستا موچەکانیان وەرنەگرتووە؟ بەڵێ دیارە ئێمە کە قسە لەسەر گەشت و گوزارەکەین ئێمە قسەکانمان لەسەر گەشتیارە. گەشتیاریش چیە؟ گەشتیار کەسێکە کە لە دەرەوەی وڵاتەکەت دێ بۆ ناو وڵاتەکەت. لەم لایەنەوە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ژماری ئەو گەشتیارانە نابێت کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. بەڵام بۆ بابەتی سەیرانکاران کە هاونیشتمانیانی خۆمانن بێگومان قەیرانی دارایی یان هەر قەیرانێشتە تەنانەت قەیرانی سیاسی و قەیرانی ڕامیاری قەیرانی کێشەی کۆمەڵایەتیش وا دەکات کە کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری بە تایبەتی گەشت و گوزاری ناوخۆیی دابنێتن. بێگومان ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە وەکو پێشتر خەڵکی بەو شێوەیە ڕوو لە ناوچە گەشتیارەکان نەکەن یان خۆیان ئامادە نەکەن بۆ سەیران و گەشتکردن. باشە کاگی ئیبراهیم باس لەو گەشتیارانە کرد کە لە دەرەوەی هەرێمەوە دێنە ناو هەرێمی کوردستانەوە تا چەند گرنگە لە کاتی هاتنی ئەم گەشتیارانە ڕێنمایی تەواویان پێ بدرێت کاتێک دێنە ناو هەرێمی کوردستانەوە بە زمانە جیاوازەکان ڕێنمایی تەواویان پێ بدرێت بە ئەوی شارەزای شوێنە گەشتیاریەکان ببن. بۆ ئەم بەستە چیتان کردووە؟ ئایا ڕێبەری گەشتیاری هەیە بۆ ئەو گەشتیارانی کە هێنە ناو هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ تایبەت بە ڕێنماییکردن و ڕێنیشاندانی گەشتیاران ئێمە دیارە دوزای ڕێبەرمان هەیە. ڕێبەرێکیان نووسراوە کە خۆی دەبینێتەوە لە ڕێبەر و بڕوشەر و نەخشەی گەشتیاری. لەم لایەنەوە ئێمە خۆشبەختانە بە 7 زمانی جیاواز بڵاوکراوی گەشتیاریمان هەیە کە ڕێنیشاندەرێکی زۆر باشن بۆ گەشتیاران. لە ڕێگەی کۆمپانیا گەشتیارەکانەوە بەردەوام ئێمە بەسەر گەشتیارانی دابەش دەکەین و لە بازگەکان بە تایبەتی لە کاتی بۆنەکان لیژنەکانی ئێمە ئەو ڕێبەر و بڕوشەر و نەخشانە بەسەر گەشتیاران دابەشەکە بۆ ئەوەی گەشتیاران شارەزا بن بە شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان و بەرچاوڕوونی تەواویشتیان هەبێ ئاشنا بن بەو شوێنانەی کە گەشتی بۆ دەکەن. ڕێبەرێشترمان هەیە کە ڕێبەری مرۆییە. دیارە ئێمە لە ساڵی ڕابردوو خۆشبەختانە دوای ئەوەی کە ڕێنمایی ڕێبەری گەشتیاری دەرچوو ئێمە پرۆژەیەکمان ڕاگەیاند کە پرۆژەی ڕێبەری گەشتیاری بوو زیاتر لە 3000 هاونیشتیمانی هەرێمی کوردستان لە دەرچوانی گەشت و گوزار داوایان پێشکەش کرد. ئێمە دواتر فۆرمەکانمان پۆلێن کردن لە ئێستادا لە بەڕێبەرایەتە گشتەکانمان ئێمە لە قۆناغی ئەوە داین کە بتوانین چاوپێکەوتن لەگەڵ تەواوی ئەو کەسانە بکەین کە داوایان پێشکەش کردووە بۆ ئەوەی دوجار بتوانین ئێمە وەکو وڵاتانی تر بۆ یەکەم جار ببین بە خاوەن ڕێبەرێکی ئەکادمی کە بە شێوەیەکی فەرمی ناسنامەی پێدەدرێت. بێگومانەمەش زۆر گرینگە لەبەرەوەی ئەوەی ئێستا هەیە زیاتر جگە لەو ڕێبەر و بڕوشەرانی کە دەیدەین بە گەشتیاران زۆر جار شۆفێری پاسەکان کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن ئەوان ڕێبەری بۆ گەشتیارانەکەن لە کاتێکدا شارەزای ئەم وڵاتە نین ئاشنا بە قوربانیدان
ژیان و مێژووی ئەم وڵاتەنین بۆی ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ڕێبەرەکانی خۆمان دوای ئەوەی کە پێدەگەێنرێن لەگەڵ ئەو گروپە گەشتیارانە بن سەرڕای ئەوەی کە دەیان بن بۆ ناو سروشت و شوێنە دڵڕفێنە گەشتیاریەکان هاوکات دەمانەوێت ئەو گەشتیارانە ببین بۆ جۆرەکانی تری گەشت و گوزاریش بۆ نمونە بۆ شوێنەوار یاخود بۆ گەشت و گوزاری ڕاش دەمانەوێت گەشتیاران ببین بۆ مۆنومنتەکانی ئەنفار لە هەرێمی کوردستان دەمانوێت بیان بین بۆ مۆنومنتی شەهیدان لە هەڵەبجە بۆ ئەوەی لەلایەنە نیشتیمانیەکەش ئێمە بتوانین سوود لە گەشت و گوزار وەربگرین لەبەرەوەی گەشت و گوزار تەنها ڕەهەندی ئابووری نیە ئێمە ڕەهەندی نیشتیمانیشتی هەیە ئێمە دەتوانین سەرڕای ئەوەی کە لەلایەنە ئابووریەکە سوود لە گەشت و گوزار وەربگرین هاوکات گەشتیارانیش ئاشنا بکەین بە مێژوو کللتور دابوونەریت و خەبات و قوربانیدانی ئەم وڵاتش. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزاری هەرێم. سپاس بۆی کەم بەیانیە لەگەڵمان نابوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. سپاس دەکەین. بەڵێ سپاس کاک ئیبراهیم، سپاس بۆ ئامادەبوون.